زۆر سوپاسیان دەکەم کە بە مەبەستی پرسینەوە لە تەندروستی مامۆستا مەحموودی ئازادی کەسایەتی و بانخواز و مجاهدی ڕابوونی ئیسلامی هاتوونەتە ماڵی مامۆستا. مامۆستا لە مانگی ئابی ساڵی ڕابردووە تووشی نەخۆشی قورس هاتووە و ئێستا لەژێر چارەسەری پزیشکیدایە. خانەوادەی مجاهیدەکەی ڕابوونی ئیسلامی باز لە خۆڕاگری و پشوودرێژی مامۆستا دەکەن کە لەگەڵ بیستنی هەواڵی نەخۆشکەوتنی و لە کاتی نەخۆشیەکەشدا بە ورەیەکی پۆڵاین و ئیمانێکی دامەزراوەوە پێشوازی لەو قەدەرەی خوای گەورە کردووە. هەندێک لاوازبوونی و توشبوون بە کەم خوێنی ڕووماگەتە چارەسەری پزیشکی پاش ئەوەی کچەند پیشنێکی بۆ کرا دەرکەوت کە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەعیدە بووە و پزیشکان بڕیاریاندا کەەوە لە بڕی وەرەمەکانی گەورەیە بێ چارەسەری کیمیایی بۆ بکرێ. جێگری لێپرساوی لە قیستێمانی یەکێتی زانایانی ئاینی بە گرنگیەوە باز لە ڕۆڵ و کاریگەری مامۆستا مەلا مەحموودی ئازادی دەکات. پێشی وایە مامۆستا لە زانستی شەرعیدا مەوسوعەیە. لە بەرامبەردا ئەندامێکی مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری ئاشکرای دەکات مامۆستا مەحموود لە تەواوی ئەو ناوەندە زانستی و شەرعیانی لەلایەن کۆمەڵی دادگەریەوە بوونیان نراون ڕۆڵی سەرەکی گێڕا و جێپەنجەی دیار بووە. ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان شاهیدی ئەوەی بۆ دەدەین من بۆ خۆم لە کاتێکەوە کە جەنابی مامۆستا ناسیوە شاهیدی ئەوەی بۆ دەدەم کە هەر کۆڕ و کۆبوونەوە مناسبەیەک سازەکرا مامۆستا لە پێشەنگی کەسەکانەوە ئامادە ئەبوو حازرە بوو بەشداریتی ئاکرد بەبێ ئەوەی بپرسێ من ئەمە قسەم هەیە یا نیمە جێگەی دانیشتنەکەم کوێ یا کوێ نییە. ڕۆڵێکی گەورە و هەر ئەندامی سەرکردایەتی بووە و پاشان بە بەرپرسی زانایان کە بەڕاستی ئەوە دەورێکی زۆر گەورە بوو دەورێکی گەورەی بینی لە دانانی ئەو هەموو لق و زانانە لە مەنتیقەکانە لە شارەکانە. مامۆستا مەلا مەحموودی ئازادی سەرباریەوە یەکێک بووە لە قوتبە شەرعزانەکان و دەیان قوتابی زانستی شەرعی لەسەر دەستی ئەو پێگەیشتون هاوکات پێشمەرگەیەکی دڵسۆز و گیان لەسەر دەستی نیشتیمانەکەی و ڕابوونی ئیسلامی بووە بەتایبەت لە ساڵانی هەشتاکان کە لە بەرەکانی شەڕ ڕووبەڕووی ڕژێمی باس و دوژمنانی خاک و ئاوی کوردستان بۆتەوە. کاتە کە ڕابەرایەتی مامۆستا شێخ مەحموود بەرزنجی بووە ئەم بەڕێزە تەمان لەوێ وەکو ئەندامی سەرکردایەتی وەکو زانا و مجاهیدێک درێژێ بە خەباتی خۆی داوە هەر لەو خۆناغەدا دواتر کە مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەیی ڕەحمەتی دەبێتە ڕابەر بەڕێزیشان دەبێتە ئەندامی سەرکردایەتیش بوو هەروەها بەرپرسی مەکتەبی عەسکەریش بووە. مامۆستا مەحموودی ئازادی لەدایکبووی ساڵی 1952 قەزای پێنجوێنە هەر لە منداڵیەوە خراوەتە بەرخوێندن بەهۆی زیرەکی و لێهاتوویەوە دووجار مۆڵەتی زانستی شەرعی وەرگرتووە. مامۆستا مەحموودی ئازادی بەهۆی ئەوەی کەسایەتێکی موسڵح و کۆمەڵایەتیە و دەستی لە چەندین سوڵح و ئاشتەواییدا هەبووە لە ماوەی 5 مانگی نەخۆشیەکەیدا بەردەوام هاوڵاتیان و چین و توێژەکانی کۆمەڵگە سەردانیان کردووە و هەواڵیان پرسیوە. لە کۆتاییدا ئەوەی ماوەتەوە نزای خێرە بۆ مامۆستا تا ئەوەی بە زووترین کات چاک بێتەوە و درێژە بە خزمەتەکانی بە دین و ژینی میلەتەکەی بدات.